بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەژمارە تیژێک دەخینە سەر ئاماری ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن هەروەها ڕووداوەکانی دزی لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە ساڵی 2022دا چەند حاڵەتی کوشتن و خۆکوشتن و ڕووداوەکانی دزی تۆمار کراوە. دیارە لە دوو ساڵی ڕابردوودا زیاتر لە 1000 کەس 1000 حاڵەتی کوشتن و خۆکوشتن تۆمار کراوە و زیاتر لە 10,000 حاڵەتی دزیکردنیش لە دوو ساڵی ڕابردوو تۆمار کراوە. ئەمارەکانی پۆلیسی هەرێمی کوردستانە. بەڵێ سەرەتاگەر لە 2022ەوە دەست پێ بکەین ئاماری ڕووداوە تاوانکاریەکان لە 2022دا دیارە ڕووداوی تاوانکاری زۆرە بەزەیمە حاڵەتی کوشتن و خۆکوشتن هەروە دزیکردن هەروە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان بەکارهێناوە. بەڵێ سەرەتا لە کوشتنی بانقەستەوە دەست پێ بکەین لە 2022 183 حاڵەتی کوشتنی بانقەست بووە، خۆکوشتن 240 بووە. دیارە خۆکوشتن زیاترە لە کوشتنی بانقەست. کوشتنی بەهاڵە 32 حاڵەت تۆمار کراوە. دزی 5931 حاڵەتی دزیکردن تۆمار کراوە. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن 2576 حاڵەتی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تۆمار کراوە. کۆی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لە 2022 455 حاڵەتە. دیارە بەراورد بە 2021 حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن کەمی کردووە. سەبارەت بە ئاماری بڵێن ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و دزی لە 2021 و 2022 بەراوردمان کردووە. لە ساڵی 2021 کوشتنی بانقەست 215 حاڵەت بووە، بەڵام لە 2022 دابەزیوە بۆ 183 حاڵەت. کۆی گشتی کوشتنی بانقەست لە دو ساڵەکە 394 حاڵەت بووە. کوشتنی بەهاڵە لە 2021 59 بووە، لە 2022 دابەزیوە بۆ 32. کۆی گشتی 91. خۆکوشتن بە هەمان شێوە لە 2021 287 حاڵەت بووە، لە 2022 دابەزیوە بۆ تا 240 حاڵەت. کۆی گشتی 527 کەس لە دو ساڵی ڕابردوو خۆیان کوشتووە. ڕووداوی دزیکردن لە 2021 5530 ڕووداو تۆمار کراوە، بەڵام لە 2022 بەرز بۆتەوە بۆ 5931 حاڵەت. کۆی گشتی 11461 حاڵەتە. خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیش لە 2021 2334 حاڵەت بووە، لە 2022 بە هەمان شێوە بەرز بۆتەوە بۆ 2576. کۆی گشتی 4910 حاڵەت تۆمار کراوە. کۆی گشتی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لە 2021 و 2022 1012 حاڵەت تۆمار کراوە. دیارە لە 2022 حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن کەمی کردووە. بەڵێ سەبارەت بە ژماری داواکراوان لە هەرێمی کوردستانەوانەی کە داواکراون لەلایەن دادگاکان لەلایەن دام و دەستگامنیەکان بەڵام تاکو ئێستا دەستگیر نەکراون. ئەمە لێدوانی بەڕێوەبەری گشتی پۆلیس هەرێم تارق ئەحمەدە کە لە مانگی 5 2022 لێدوانی داوە، لێدوانێکی ڕۆژنامەوەین داوە باز لەوە کە ژمارەی داواکراوان 5920 داواکراوە، لەو ژمارەیە 470 کەسیان دەستگیر کراون. دیارەوە ئامارەهی مانگی 5 2022 ئێستش مەزن دەکرێت نزیکەی 5000 داواکراو کەمتر یاخود زیاتر لە هەرێمی کوردستان هەبن کە لەلایەن ژووری ئۆپەراسیۆنەکانەوە داواکراون، بەڵام تاکو ئێستا دەستگیر نەکراون. بەڵێ بینە سەر هۆکارەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان سەرونە نەبوونی یاسا هەیە. خەڵکانێکن لەکە لە سەر و یاسان و تاوان ئەنجام دەدەن، بەڵام سزا نادرێن. لاوازی دادگا و هێزە ئەمنیەکان هەیە کەوکو پێویست لە هەندێک ڕووداودا لەبەرەوەی کەسانی بەرپرس لە پشت ئەو ڕووداوانن بارکی خۆیان هەڵاسن. داڵەدانی تاوانباران هەیە لە هەردوو سنوورەکە، زۆرجار تاوانبارێک لێرە تاوانێک دەکات دەچێت هەولێر یاخود بە پێچەوانەوە خراپی دۆخی ئابووری و سیاسی، زیادبوون ڕێژەی بێکاری واژاری و بەربڵاوی چەکی بێمۆڵەت. هەرچەندە یاسایەکیش دەرکرا لە ساڵی ڕابردوو 2022، بەڵام باز لەوەکە کە ناتوانرێت کۆنتترۆڵی چەک بکات، بەڵکو زیاتر کۆمەڵگە بە چەکدار دەکات. لاوازی پەروەردەک هەم پەروەردەی خێزانی کە ڕوبەر و قەیران بۆتەوە، هەم لە سیستەمی خوێندنیشە تاگۆکو پێویست پەروەردە ناکرێت. هۆکارە کۆمەڵایەتیەکان لە اکترازانی خێزان کێشە خێزانیەکان ئەمە ژوای کردووە کە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕویان لە زیادبوون کردبێت. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.